ئێمە ئەلا بەردەم دادگای بەرای قەزای پشدەرین یاروانەی کە لە دەوری منن بەشێک لەو هاوڵاتیانن کە لەگەڵ هاوڵاتیەک بەناوی سلێمان هەڵشۆی مامەڵەیان کردووە لە ئێستادام هاوڵاتیە بە بڕیاری دادوەر و بە پێی مادەی 456 لەگەڵ 44 کەسی تر دەستگیر کراوە. ئەمان هاتوون بۆ ئەوەی کە چارەنووسی ئەو پارانەیان دیاری بکرێت کە داویانە بەم هاوڵاتیە کە لە ئێستادا خۆی دەڵێت کە ئیفلاسم کردومە بۆ چەندەمین جارە گربوونەوە خۆپیشاندانی ناڕەزاتی ئەنجام دەدەن بۆی کە چارەنووسی پارەکانیان دیاری بکرێت. کاک باعث ئەم کاتت باش کاک باعث یەکێک لە نوێنەرەکانی ئەم هاوڵاتیانەیە. کاک باعث ئەمڕۆ ئێوە هاتوونەتە ئێرە داواکاریتان چییە؟ وڵی ئەو گربوونەوەی ئەو ڕۆمان بەڕاستی بۆ بەدەستێنانی پشتیوانی زیاترە بۆ ئەو قەزەیە و داوا لە هەموو بەڕاستی هەموو لایەنەکانیش دەکەین بەجددیتر بێنە سەرخەت قەزیەکە قەزیەیەکی بچووک نییە قەزیەیەکی گەورەیە شتەکە ڕووی داوە ڕاستە هەڵی تێدا بووە هەڵەی مەش بووە ئامانزی گربوونەوەکانمان بەردەوامی دەمانەوێت شتەکە زیاتر چۆن دەڵێ داوا لە خەڵکن لایەنەکان بکەی زیاتر بێنە سەرخەت بەجددی شتەکان سەریع بکرێت وا بە هێواشینە ڕوا بەڕاستی خەڵکەکە تەعاملی نییە خەڵکێکی زۆر تێدا سووە دەمانوێت پرۆسێسەکە سەریعتر بێ.